جلما ئیسە باشە. مامۆستاجان سەلامی خوا لێبێ. عليكم السلام ورحمة الله وبركاته. وڵای مامۆستا پرسیارێکی هاتووم بابمەوە 2 ساڵە لە سەرجەیە گوێ لێ مامۆستاجان بەڵێ بەڵێ خی گەورەش فایدە نەخۆشی خی گەورەش فایدە دوعای بەخیری بۆ بکەن کێشە کەشمانەیە خی گەورە بمان ئاسانکە دوعامان بووکە مامۆستا ڕەبی خی گەورە سەرکەوتوت کە. اللهم يسر ولا تعسر، اللهم لا سهل إلا ما جعلته سهلا وأنت تجعل الحزن إن شئت سهلا. إن شاء الله سانا کاکە هاوکار ئینسان کە خزمەتی دایک و باوکی بکە گەورەترین خێر و پاداشی دەسەکەوێت. بەڕاستی زۆر خزمەت دەکەین بە ئیزنی خی گەورە ئەمەی کە تۆ ئەیکەی وەکو عیبادەت وایە هەر عیبادەتیشە بۆ خۆی گەورەترین خێر دەسەکەوێت. قسەشت پێ دەبڕم 6 برانیە بەخوا بار 6 خزمەتی بابمان دەکەین. خی گەورە نمونەتان زیاکە بۆ خاطر گەورەی خۆی بەخوای دەڵێ و قسەش دەکەی دەڵێ خی گەورە ئەمە چەند لەم گۆ ڕازیم ڕەبی خی گەورە سەتان دەتان لێ ڕازیبی ئەوە گەورەترین دوعایەکە بۆتان خی بۆی دەکەین. خی گەورە بۆ خاطر گەورەی خۆی پاداشان باتەوە و باوکیشتان لە ساخکە شفای برا بۆ خاطر گەورەی خۆی سەرکەوتوتان کە مامۆستاجان یا ڕەبی خوا نمونەتان زۆر بەیاخۆ زۆر مامۆستاجان ئەمە دەستان باز دەکەن یاخوا بەخێر یا ڕەبی مامۆستاجان. وەڵای مامۆستا بەڕاستی ئێمە پێشتر گوێمان لە یەکێکتر بوو دادەیە گوتی خەڵکێک هەیە دایکیان بەرەڵا کردە خزمەتی ناکەن ئەی زۆر جێ ئەسەفە کە ئینسان باوەڕکە مامۆستا ئەم سەر و سامانی دنیا هەموو هی تۆ بێ ئەگەر کەسێکی وان نەبی بتوانانی خزمەتی دایک و باوکت بکەی با هیچ نیت. بەڵام نمونەی ئەم کوڕێکە باسێکە ئەڵێ هەمومان لە خزمەتی باوکمانێ ئەوە گەورەترین نمونەی ئینە. من گوێم لە دکتۆرێک بوو دکتۆر وەلید دکتۆرێکی زۆر بەناوبانگ و مامۆستا وتی دایکم جەڵدە لێدا بوو کەوتوو لە جێگا لە ئینعاشا بوو تی ڕۆشتم لە لای دەرگاکە وتمە دکتۆرەکە وتم من لای ئەوەستم لای ئەم دەرگایە دانشم وتیان ئاخر چی پێویستەکە خۆ ئاگای لێجنی وتی من قەینا لێرە دانشم وتی 2 هەفتەی ڕێک لەسەر ئەو کورسیە دانیشتو بووم بە دیار دایکمەوە وتی دکتۆرەکات پرسیاری کە وتی تۆ ناوت چییە وتم ناوم وەلیدە وتی دایکت بەس ئەڵێ وەلید و بەس ناوتوە وتی ئەزانم هەست بە من ئەکا کە لای دانیشتمە ینی با ئینژنێ بەڵام ئەو هەست بۆەکە بەڕاستی گەورەترین نیعمەت کە خوای گەورە دابی بێت لەم دنیاوەتان تۆ خۆتان خزمەت دایک و باوک بکەیت وە گەورەترین بەڵایش کە بەسەر تابێ ئەوەیە کە تۆ نەتوانین خزمەت دایک و باوک بکەیت. بەڕاستی زۆر حیفە. من برادێکم مامۆستا لە ئەمریکایە وتی باوکم زۆر نەخۆش وتی نۆ براین وتی باوەڕکە باوکم گیانی دەرنەچوو حتا من لە ئەمریکاوە هاتمەوە وتی منی بینی گیانی دەرچوو وتی چاوی بە من بڕی گیانی دەرچوو. بۆیە بەڕاستی گەورەترین نیعمەت کە خوای گەورە بداتە ئینسان بتوانێت لە خزمەت دایک و باوکێ حتا ئەو دقیقە لە ژیانایە با دایکت نەخۆشیە با تووشی زایمەر بێ بە یەکی یانوت وتیان تۆ بۆ خزمەت دایکتێ خۆ دایکت تۆ ناناسیە کارەکەرێکی بۆ بگرە یەکێکی بۆ بگرە با خزمەتی گاوتی ئەو من ناناسێ من ئەوە ناسم من ئەزانم ئەو چی منە ئەو ڕەنگە نەزانێ من بەڵام من ئەزانم چی ئەومە. بەڕاستی بۆیە خوای گەورەش فەرمێ فەئیما یەبلوغەن عیندەکە ئەحەدوما ئەو کیلاهوما هەیکێ لەوانە لای تۆ گەورە بوون یان لای تۆ چوونە تەمەنە نەخۆش کەوتن وفیان لێ نەکەی چکم پێی دڵگرانە بن. وەڵڵی مامۆستا ینی جاروا هەیە تۆ دایکت هیچ نازانێ شەلە لە نین کەوتە بەس بە چاو سەرەکە کاتێ تۆ بینێ تۆ پێی نازانێ بەس ئەو دڵی پێخۆشە. دکتۆر حسامەیە دکتۆرێکی مسریە باسی دایک و باوکە مامۆستا فەرمێ دایک و باوکە چوونە تەمەتۆن پێویستیان بە خواردن نییە مامۆستا ئەڵێ هیچ پێویستیان بە خواردن نییە چکم جسمیان خواردن جسمیان ناجوو لە تاینکە بەڵام پێویستیان بە حەنانە ئەڵێ وەڵڵاهی تۆ لە لایە دانشی وەک وایە ژەمێک کەبا بدایەکی. بۆیە بەڕاستی خزمەتکردنی دایک و باوک لەگەڵیان نابی بە تایبەتی لایەن بی نەک تۆ بڕۆ 10 کارگوزاریان بۆ بگرە 10 فلیپینیان بۆ بگرە لە خەڵوەرگەی پیری ژوورێکی جوانیان بۆ دانە. من کابرایەکە بۆ فندقێ بوو مامۆستا فندقەکەی لە سلێمانی ناوگەشت بڵێمەی ناسن یەک جەناحی تایبەتی بۆ دایکی دانابوو لێوە 4 کەسی دانا و خزمەتیکە بەڵام حیف کە تۆ خۆت هەروە مامۆستا دایک و باوکیش ئەگەرەک و ئەو مناڵەیانە خۆیان بەخێوی نەکەن تامی نییە لە حەزانە بێت لە ڕەوزە بێت چکم دوای سۆز و کە گەورە بوو سۆز و خۆشەویستی بۆ ئەو دایک و باوکە نابێ بۆ دایکە نابێ ئەو دایکە کاتێکە شیری خۆی داپێ هەتا علمەکان
زاناکان ئەویان سەلماندووە ئەو مناڵی کە شیری دایکی خوا زۆر جیاوازتر لەو مناڵێکەوە شیری قوت و شیری ترە خۆ چوم هەرچی ڕەحمەیە دیێنێنەکەی هەیە هەرچی شتی هەیە لەڕێ ئەو شیرە بێ ئەو ڕەحمەی بۆیە ڕاومانە خوای گەورە بۆ خاتر گەورەی خۆی هەموو لای پارێزێ لە ئەو ئاستی ئەو مەسئولیاتە بین بەڕاستی دایک و باوک زۆر نعمەتە ڕاستە نەخۆشە بن حەسەنی بەسری کاتێ دایکی مردای ئەخما مۆسا حەسەنی بەسری هەر باتی و بەخێو بوو نازە ئەزان خۆ باوکی نەما بوو هەر دایکی ئەڕۆژ لە ماڵان کەرەکاریە کرد مامۆستا کارەکاریە کرد حەسەنی لای سەلەمە دانا خێزانی پێ ساسم ئەڕۆژ کرێکاریە کرد کاتێک کە پیر بوو ژنێ حەسەن بەسری مامۆستا هەر خزمەت دایکیە کرد ئەو پیاوەزاتە ئینە کاتێ دایکی مرد زۆر گریاوتیان تۆ ئەگری بۆچی ئەگریوتی من بۆ واگریم دوو نیعمەتم لەدەست دەرچووە یەکەم کەسێکە بوو دوعای بۆ کردم بە بەلاش بەبێ ئەوەی هین بێ دوعای بۆ کردم دووهەم خێرێکم دەست ئەکەوت ئەو خێرە نەماکەین بین خوای گەورە بۆ خاتر گەورەی خۆی ڕەحم لە هەموو لای بکە ئەوەی دایک و باوکی نەماوە خوای گەورە لێ خۆش بێ ئەوشی ماوە ئێمە لە ئاستی ئەوە بین کە بتوانین تا لە دنیا هەن خزمەتیانگە بۆ خاتر گەورەی خۆی فەرموو نیمار ئەمە کێ ئەوەی سەرۆ فەرموو لە خزمەت یابین السلام عليكم. عليكم السلام يا اخوة بخير بيسر شاوان. سلامت بيا اخوة. لا ما ساجان هروار مثلا يعني حازم كيرت السلامة الثاني. يا اخوة بخير بيسر شاوان. والله من أم لا يفهم زور بلا بس عندي سلامو شوية مع وقتان دياجرم. يا اخوة بخير بي اخوي جورا خير بنو سيبا مجلس ذكر لمن قبل كا بإذن اخوي. إن شاء الله ما ساجان. والله ما سامنا جوجر مقرأ سايب بلا سرو مخم مايك داخل. يا اخوة بخير بي. اواني داوای مایک گەن لە خزمەتیانین یاخوا بەخێر بێ سەر چاوان سڵاتان لێبێ بەخێر بێ یاخوا بەخێر لاریان باشی قوربان زۆر سپاسانەکەم مامۆستاگیان ماوەیەکە ونی وەڵایی ونیەکەت چییە خەریکی ئیش و کارم ڕاستی یاخوا باش قوربان زۆر سپاس یاخوا باشی لە خزمەتین یاخوا بەخێر بێ سەر چاوان ڕاستی بەتەمان نەبووم بم لەبەرەی کاتی خەو ئەوانەیە بەڵام مامۆستام بینی ئەگریا یعنی دڵم زۆر ژانی کرد لە لای بەگا دوو کەس هاتە سەرەوە سوبحانڵا یەکی گیان کافرەتێک بووتی دایکیان جێڵاوە کەس کوڕەکانی خزمەتی ناکەن هیچ چینی ناکەن لای مندایاناو من لەبەر خوای گەورە خزمەتیەکەم بەڕاستی زۆر جێگای داخوتمان دایکێک مناڵی چۆن بەخێو کوری 9 مانگ هەڵی گرتووە تۆ کار جار وایە کێسێک پیاوە تێگرت لەگەڵاکە تا ماوی لەبەر چاوتە بەڵام ئەم دایک و باوکە توانی ناوەتە دنیاوە تۆ بەخێوەکەن کاتێک کە تۆ تایەکە دەگرێت لەرزێکە دێت شەو تابیانی ئەو دایکە ناخەوە بەدیاتەوە دوو لە ڕووجەناب دوو لە مەرجیس ئەو پیسێکە ینی هەموو کەس بێزی لێکات ئەو بێزی لێ ناکاتەوە ئەرژێت و پاک دەکاتەوە ئەو هەموو خزمەتەکە دوایش کە کاتێک تۆ گەورە بووی ینی لە ئاستی ئەوە نەبی بەڕاستی کارەساتە هەروای کێتر هاتە سەرەوە بە پێچوانی ئەوانەوە وتی من دوای خێر بۆ باوکم 2 ساڵە نەخۆشە لە جگا کەوتە سەرەتانێتی 6 براین لەخوا بەزای ئەوەنە خزمەتێکین ئەڵێ ئەوەنە من لێتان ڕازیم خۆش لێتان ڕازی بێت سوبحانڵا سەیرکە ئەم دوو پەروەردەیەکە 6 کوڕت هەبێ لەخوا بەزای هەمووی لە خزمەت تابێ و اینجا باسییانی بەسەراتم کردم بەڕاستی ئەمە دایک داروە هەیە تۆ دایک دیا باوکت ڕاستە نەخۆشە تووشی زایمە سەگە بێ بە شەکل لەدەم تا یەک تەداخلی بچووکەم قسەی کوردی ئەڵێت دار چۆن بڕوێنی وا گەورە ئەبێت وایە من لە خوای گەورە بە زیابێ ئەگەر دایک و باوکەکە لەگەر ڕێزما بۆ ئەوە کەسە تاوان کەس بۆ کەس فەرقەکە بەڵام ئەگەر بە باشی پەروەردەکرابێ ئەو لایە کە بە سلێمانی وای پێڵێ ئەو لایە قەت ناساڵح دەرناچێت جامر باسی ئەومان کرد باسی ئەومان کردمان ئەبێ ئێمە لەگەڵ دایک و باوکمانە باش بین بۆی مناڵش لەگەڵ ئێمە باش بێ ئەی تەبعان يعني اشتغل هردو لاوي يعني اما ناكل بلا ليك لاوي طبعا تو إسا أجر باوكت ببيني چند رز لبابيري دقريه توش أوانا رزي لي أجري وايانا أري والله أنا خواسته بپیچوانه شو أبيه بويا إمام بس معن أو بو كمن باوكو دايكيش أبيه دايك بتاعبتي أو من عليه خوي بخيلك يعني تو من عليك خد بخيلك خوش شيري بيتي أوانا هموي ودور لذهنيا بتاعبتي برا جورك أزاني تو شون برا كيتري بخيوكا أنا لذهن أمينته بلام خوانا خواسته نبي تو چنێک هەت بێ دەوڵەمەند بی نەنی خۆت بەدەستی خۆت بنان بکەیت دەم دایک و خزمەتی کەی مناڵەکانیش دوایی بەو شێوە دەرناچن بەبەسمە هەر ئەو بوو لە قسەکەی لەینەکە